بە تۆمەتی تێوەگلانیان لە پرسی گەندەڵی لە ماوەی هەفتەیەکدا 4 ئەفسەری دەزگا ئەمنیەکان و بەرپرسی هاتوچۆی کەرکووک لەگەڵ چەندین فەرمانبەر و بەرپرسی دیکە لە نێو دەزگا ئەمنیەکانی حکوومەت دەستگیر کران. کەیسی گەندەڵی ئەم شارە گەیشتووەتە پەرلەمانی عێراق. بڕیاردرا لە دانیشتنێکی تایبەتدا بەشێک لە بەرپرسانی کەرکووک بۆ لێپرسینەوە بانگێشتی پەرلەمان بکرێن. وريد خطط آنية. یەکێ لەو برادرانی خۆمان لەناو هۆڵی پەرلەمان ئەم بابەتەی ورژاند و ڕێی عامی لە سۆشیال میدیا دروست کرد لەسەر بڕیاری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی نوێران داوا کرا لە لیژنەی ئاسایش و بەرگریکەوە ئیستیضافەی ئەو بەرپرسە ئەمنیانە بکرێ. چەند بەرپرسێکمان دەستنیشان کردووە بۆ بانکردن بۆ پەرلەمان بۆ لێپرسینەوە لەسەریان. ئەو هەنگاوە ئەنجومەنی پارێزگای کەرکووکی بە ئاگا هێنایەوە چونکە ئەرکی چاودێریکردنی دام و دەستگاکانی کەرکووکیان لە ئەستۆدایە، بۆیە بڕیاریاندا پێش پەرلەمان لە ئەنجومەن بابەتەکە تاوتێ بکەن. اليوم أنا قدمت مذكرة. ئەمڕۆ داواکاریەکم پێشکەش کرد تاوەکو هەفتەی داهاتوو فەرماندەی پۆلیسی کەرکووک بانگێش بکرێت بۆ لیژنەی ئاسایش و بەرگری لە ناوخۆی ئەنجومەن بۆ ئەوەی زانیاریمان پێ بدات لەسەر بابەتەکە ڕوونیشی بکاتەوە. چی هۆکارێک بووە کە فەرماندەی پۆلیس ئەو مەلەفانەی لە بری ئەنجومەنی پارێزگا بدات بە پەرلەمان. دەستەی دەستپاکی عێراق ڕۆڵی سەرەکی هەیە لە بەدواداچوون و ئاشکراکردنی گەندەڵی و جێبەجێکردنی فەرمانی دەستگیرکردن بە هاوکاری دادگا. بەڵام خەڵکی کەرکووک دەڵێن ئەوانەی دەستگیر کراون هێشتا دڵۆپێکی بچووکە لە نێو دەریایەکی گەندەڵی لەم شارەدا. کەرکووک یەکێکە لەو شارانەی لە بچووکترین یەکەی ئیداری ئەم شارە پێویستی بە سەوڵەت فەجرێک هەیە، پێویستی بە پەلاماردانێکی بەیانیانی وەک ئەوەی بەغدا هەیە بۆ ئەوی لە هەموو فەرمانگەیەکە گەندەڵی هەیە. بەوتەی سەرچاوەیەک لە دەستەی دەستپاکی کەرکووک بۆ دەنگی ئەمریکا، بەشێک لەوانەی دەستگیر کراون لە ڕێگەی دانانی بۆسەوە لە ساتی وەرگرتنی پارە بە بەڵگەوە دۆسیەکەیان سەلمێنراوە. پاشان تۆمەتبارەکان ڕەوانەی دادگای لێکۆڵینەوە کراون تا وەکو ڕێکاری یاسایی پێویست لە بەرامبەریان بگیردرێتە بەر. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.